هەوڵاتیانی سلێمانی نیگەرانن لەو دۆخە کارگێڕی و سیاسەی کە ئەو شارە پێیدا تێدەپەڕێت. کێشەکان زۆرن، بەردەوام هەوڵاتیانی ئەو شارە باز لە کێشە و گیر و گرفتەکانیان دەکەن، بەڵام هەتا ئێستا بەشێکیان بە چارەسەر نەکراوی ماونەتەوە و وە کاوکاریشم ئاماژەی پێدایانی کێشەی نوێ دێتە پێشەوە. دەمەوێت گفتوگویان بابەتە بکەم لەگەڵ بەڕێز شەنکار عەبدوڵڵا، چاودێری سیاسی لە سلێمانیەوە میوانی کوردستان 24. کاک شەنکار، ئەم کاتت باش، زۆر سپاس کە لەگەڵمانیت. سەرەتا کێشەی دواکەوتنی موچە، کێشەی نەبوونی پارە لە بانکەکان، کێشەی کۆکردنەوەی زبڵ و خاشاک، کەمبوونەوەی دەرمان، ئێستا داخستنی ئاسمانی تورکیاش بەڕۆی سلێمانیدا. ئەم کێشانە کە بەردەوام هەن، هۆ کارەکەی چییە و شارە جوانە بۆ ئاوای لێدێت؟ بەڵێ زۆر سپاس. دیارە پێشتر لەسەر ئەم بوارە زۆر قسە کراوە، زۆر تەسەور هەبووە، بەڵام ڕاستیەکەی ئەسڵی بابەتەکە خەلەلی ئیداریە، یعنی کێشەی ئیداریەکی باشە لە سلێمانی. ئەوە گەورەترین کێشەیان با بڵێن دایکی هەموو کێشەکانە. کاتێککە ئیدارەیەکی باش نەبووە، نەتوانرا مامەڵە لەگەڵ کۆی ئەو قەیرانانە بکریان، ئەو کێشانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە، بێگومان هەمووی کەڵەکە بێوە بە نەتیجە ئەگا بەوەی کە ئێستا ڕوویداوە. ئەوەی ئێستا لە سلێمانیە گوزەرێ بێگومان دۆخی نیگەرانی قوڵی هاوڵاتیانەوە. ئێوە ئەتوان خۆتان ڕۆژنامە نووسن، ئەتوانن بگەڕێن بە ناو خەڵکە، مایکەکانتان لە بەردەم خەڵکدانن. دۆخێکی ئابووری سەختەیە. ئەوەندەی من قسە لەگەڵ خەڵکەکەم زۆر جار هەروەک ئەوەی کە چۆن ئاگاداری بارودۆخی خەڵک بی، بێ بازاڕێکی یەجگار سەیرە، یعنی زۆرینەی دوکاندارەکان باس لەوەکەن ئەگەر تەنها بتوانن کرێی دوکانەکەیان دابین کە یعنی مانگانە کرێکەیان دەستکەوێتەوە، زۆر مەمنونن. لەبەرەوە ئەوەی کە هەیە زۆر بەڕوونی دیارەکە دۆخەکە لە چه ئاستێکایەوە چەند مەترسیدارە. لە سەرڕای ئەوەش بەم دوایە خۆتان نەزان لە ڕۆژی 7 نیسانەوە بە بڕیاری تورکیا ئاسمانی سلێمانیش داخرا. ئەمەش جارێکی تر دۆخی ئابووری شارەکە قوڵترەکاتەوە، قەیرانەکە قوڵترەکاتەوە. باشە کاک شەنکار، یعنی ئەو دۆخەی کە ئێستا لەو شارەدا هەیە، ئێستا کە فڕۆکەخانەی سلێمانی ینی ئاسمانی تورکیا داخراوە بەڕوویدا، بەشێکی زۆر لە گەشتەکان وەستاون. بەڵام ئەوەی کە زەرمەندە لێرەدا کێیە؟ گەشتیارانی سلێمانی، هاوڵاتیانی سلێمانین کە باجی ئەو زانە دەدەن کە دەدرێت بەسەر سلێمانیدا. بەڵێ بێگومان هاوڵاتیان زەرمەندیەکە من و دواتریش حکوومەتی هەرێم خۆتان نەزان لەبەرەوە بەشێک لەو داهاتایکە لە فڕۆکەخانەی سلێمانی بێ بەشێکی بۆ حکوومەتە بێ، بە شێوەیە لە شێوەکان هەم هاوڵاتیان هەم حکوومەتی هەرێمیش زەرمەند دەبێ، هەم نیشانەیەکیش لەسەر شاری سلێمانی. باشە، ینی ئێستا کە هاوڵاتیان باجەکەی دەن، ئەبێ کێ باجەکەی بدا؟ ئەمە سیاسەتی هەڵەی کێ لە سلێمانی؟ بێگومان سیاسەتی هەڵەی ئیدارەی ئەم شارە هەیە، دیارە، یعنیەوە خۆتان نەزانن لەم شارەش بەرپرسی یەکەم تەڵعاً یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتە، بە هەمان شێوە لە شەخسی یەکەمەوە لەوە دەست پێکە هەتا ئەگاتە پارێزگاری سلێمانی و هەتا یەکە کارگێڕیەکانی کە تا قایم قام و مدیرناحیە و کۆی سێکتەرەکان لە سلێمانی بە شێوەیەکی گشتی. بەڵام لەسەرەوە مشکیلە ئەساسیەکان لەسەرەوە دروستە بێ، ینی لەسەرەوەیەت قایم قامێکیان مدیرناحەیەک ڕەنگە کەمترین دەسەڵاتی هەبێ. حتا پارێزگاری سلێمانی، ئێوە خۆتان نەزان پارێزگاری سلێمانی لە حزبێکی جیاوازیشە، لە یەکێتی نیشتیمانی کوردستان نیە، لە بزوتنەوەی گۆڕانە، بەڵام ئەویش بە شێوەیە لە شێوەکان دەسەڵاتێکی وەهای نییە کە بتوانێت ڕوبەڕووی ئەو قەیرانانە بێتەوەیان بتوانێت مامەڵە لەگەڵ ئەو قەیرانانە بکا بە شێوەیەکی گشتی. بۆیە هاتاتەوە بڵێ کێشەکە لە ئیدارەی خۆجێی پارێزگای سلێمانیدا نییە، بەڵکو لە ئەو بەرپرسانەیە کە سلێمانی بەڕێوە دەبن. بێگومان خۆتان نەزانن لە هەموو دنیا، لە هەموو وڵاتان دەسەڵاتێکی پێوترێت دەسەڵاتی قوڵ. لە کوردستان ئەو دەسەڵاتە قوڵە بەشێکی حزبە. لێرە بە تاکید حزبی حاکم لە سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەرپرسیارەتی سەرەکی
لە ئەستۆی ئەوە جا ئەگەر ئەو بێت ئەو نەبێ بەرپرسیارەتی ئەساسی لە ئەستۆی ئەوە چونکە ئەو بە شێوەیە لە شێوەکان ڕێگە بە دام و دەستگاکانی دەوڵەتیش نادا بە باشی ئیشی خۆیان کەن یعنی زۆر جار تەداخلاتێکی یەجگار زۆر خەڕکردنی دەسەڵاتی دام و دەستگاکان هەیە لەلایەن بەرپرسە حزبیەکانەوە بێگومان ئەمە وای کردووە هەمووی بە یەک کۆتێکەڵ بێ و ئەوەی بەرهەمێناوە کە ئێستا ناڕەزایەتی لە ئاستێکی زۆر بەرزایە لە شاری سلێمانی. باشە کە ئەو ناڕەزایەتە لەو ئاستە بەرزەدا ئێستا بۆ ڕزگارکردنی سلێمانی لەو دۆخە چی گرنگە پێویستە چی بکرێت؟ بێگومانێکی لەو شتانەی کە گرنگە بۆ گۆڕانکاری هەڵبژاردنەوە خۆشببختانە لە کوردستان سیستمی سیاسی سەرڕای هەموو سەرنجوتێبینەکانمان لەسەری جۆرێک هەڵبژاردن هەیە و هەڵبژاردن نەکرێت ئازادی ڕۆژنامەگەری هەیە دیموکراسی بە شێوەیەکی گشتی هەیە سەرڕای ئەوەی کە سەرنج و تێبینی هەیە ڕەخنە هەیە لە شێوازی دیموکراسی لە ئازادی بە شێوەیەکی گشتی بەڵام کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکا کە ململانەی سیاسی هەیە حزبی جیاوازەیە ڕوئیای جیاوازەیە دنیا بینی جیاوازەیە بۆ گۆڕانکاری بێگومان ئەوەی ئەتوانێت ئەمە یەکلایی کاتەوە بە دەرەجە یەک من بۆ خۆم لەگەڵ خەباتی مەدەنی و چاکسازیام نەک لەگەڵ شۆڕش ئەوەی کە پێوترێ شۆڕشیان کودەتا بۆیە ئەوانە و هێزانەی کە یاعتیمادیان لەسەر چاکسازی سیاسیەوە لەسەر گۆڕانکاریە بە شێوەیەکی گشتی پێویستە چاوەڕێی هەڵبژاردن کەن و هەڵبژاردن چەند ساڵێک جارێ ئەگەر چی لە کوردستان ئێستا ساڵێک هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دواکەوتەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە چەند ساڵێکی زۆری بەسەرچووە مەفروزە ئەم هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێەوە هەڵبژاردننیەوە پێتان وایە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان دۆخی سیاسی لە شاری سلێمانی دەگۆڕێت ینی دەنگدەرانی سلێمانی بڕیارەدەن کە ئەو دۆخە بێگومان ئەگەر نەشی گۆڕێ ئەوە ئیتر بەڕێی من خەڵک حەقی گلەیی نییە ینی تۆ بۆچی هەڵبژارد نەکرێت بۆی هەڵبژارد نەکرێت کە تۆ حزبێکت بەدڵنیە گۆڕی بە حزبێکی کە لایەنێکی بەدڵنیە بەرپرسێکە بەدڵنیە گۆڕی بە بەرپرسێکی تر من ڕەشبین نیم وەکەندێک کەس پێیان وایە هەڵبژاردن هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێ بەڵێ من پێم وایە هەڵبژاردن ئەتوانێت گۆڕانکاری باش بکە ناڵێم هەموو شتێکە گۆڕێ بە تەواوەتی لە ڕەگ و ڕیشەوە هەموو شتەکانە گۆڕێ بەڵام بەشی خۆی گۆڕانکاریەکەوە گرنگیشە هەڵبژاردن ئەوجا زۆر گرنگە هێزەکان چۆن بەرخورد لەگەڵ هەڵبژاردنەکەن بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە مەفروزە پێش هەموو هێزەکانی کە ئامادە بن بۆ هەڵبژاردن خۆیان نەشارنەوە لە هەڵبژاردن بەڕاستی عیبەیەکی گەورەیە یعنی کارەساتێکی گەورەیە تا ئێستا حزب چەند نیو سەدە تەمەنیەتی چارەکە سەدەیە تەمەنیەتی لە هەڵبژاردن بترسێ دیموکراسی ئینی ئەساسیانە دروشمی ئەساسیانە کەچی لە هەڵبژاردن بترسن ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە پێویستە لایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتیش فشاری زۆر بکەن بەداخەوە کە ئەوانیش کەمترینیانێ ئامادەی هەڵبژاردنیانە بێ دەستخۆش بە شێوەیەکی گشتی دۆخی ناومێدی لە کوردستانە گەشتۆتە ئاستێکی زۆر مەترسیدار زۆر باشە سپاس دەکەم بەڕێز شنکار عەبدوڵڵا چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵم بووی سپاس